مرۆڤێک زیاتر لە نیو سەدەیە ژیانی تەرخان کردووە بۆ زانست و حەقیقەت لە جیهاندا وەک زانایەکی گەورەی کۆمەڵناسی هەژمارەکرێت. نەژاد پەرستەکانی وڵاتەکەی وەک دوژمنی گەل سەیری دەکەن. لە باجی گوتنی ڕاستیدا زیاتر لە 17 ساڵی تەمەنی لە زینداندا بەسەر برد. هەر گیراوێکی کوردی دیوە لەسەر هەرچی گیرابێ هەنی داوا پایەخ بە ملەتەکەی خۆی بدا بە قەزای ملەتەکەی خۆی بدا و هۆشیاری کردوەوە. بەرهەمەکانی چەندین لێکۆڵینەوەی ئەکادیمی و 36 کتێبن کە زۆربەیان لە تورکیادا قەدەغە بوون. یەکەم کەس کە ئەم ئازایەتیەینوان، یەکەم کەس کە ئەم بیرە ویژدانیە مرۆڤانەی لە ناو کولتوری تورکیا بڵاو کردەوە ئیسماعیل بێشکچی بوو. مامۆستا و زانای گەورەی تورک ئیسماعیل بێشکچی بە لێکۆڵینەوەکانی، بە هەڵوێستەکانی، بە ڕاستی و بەڵگەی زانستی ڕوبەڕووی سیاسەتی نکۆڵیکردنی کورد ئەبێتەوە. زانیارێکی وەک بێشکچیش بوونە کوردان خزمەتێکی وەها بڕوویمەت و دووە درێژ وەکو جیهانی داژیجی گرتبە یەکی دی نینە. بە دەسەڵاتی وڵاتەکەی ئەڵێت کورد هەن، تورکی چیایی نین، زمانی کوردی هەیە و تێکەڵەیەکی شێواوی زمانەکانی تر نییە. دۆزی کورد هەرگیز بە سیاسەتی ئینکاریکردن چارەسەر ناکرێت. بێشکچی ڕێزانە موسای کوردستانە. دوای ساڵانی زیندان بێشکچی لە ژێر فشاری چاودێری و سنووردارکردنی ئازادی داژیا. لە بەرامبەر ڕۆڵی بەرژۆندی خوازانەی وڵاتانی ئەوروپا بە تایبەت ئینگلتەرا و فەڕەنسا لە پارچەپارچەکردنی کوردستاندا. جارێکەوە دێدە دەرەوە بە ئازادی پارچەکی کوردستان دەبینێ ئەو ئومێدی وایە کوردستان بێتە دەوڵەتی سەربەخۆ و ڕزگاری بێت و هەمیشەش پشتگیری لە مەسەلەی کوردی کردووە و ئیسەش هەر دەیکات. یەکێک بووە لەو کەسانەی کە لە هەلومەرجی تورکیادا داکۆچیکەر بووە لە نەریتی پێکەوە ژیان لە مافی گەری زۆر لێکراوی کوردستان لە تورکیا. دوو ڕۆژە لە کوردستانی ئازادم، بە گەشەکردنی کوردستان سەرفراز و سەربەرزم، لەوەش مۆراڵ و هێزێکی گەورەم وەرگرت. زمان و فەنا گەلێ کوردا بە ئالیکی بریا هومانیزمێ ئاشتیخازی و هەفکاریە ملەتە. دکتۆر ئیسماعیل بێشکچی لە حەوتی کانونی دووەمی ساڵی 1939 لە ناوچەی ئیسکسلیپی هەرێمی چۆریۆم کە کەوتۆتە باکووری تورکیاوە لەدایک بووە. زاهیدەی دایکی و حوسنی باوکی هەردووکیان تورکی موسڵمان بوون. خۆی کوڕی بچووکی ماڵ بووە و خوشکێکی هەیە بە ناوی ساتی و دوو براژ ناویان محەدین و وەسفیە. لە زانکۆی ئەنکەرا زانستی سیاسی خوێندووە و ساڵی 1964 دوای خزمەتی سەربازی بۆ تا مامۆستای یاریدەدەری بەشی kۆمەڵناسی زانکۆی ئاتاتورک لە ئەرزروم. Bu konuyla ilgili pek çok anı söz konusu olabilir. Örneğin 1963. لەو بارەیەوە زۆر بیرەوەریم هەن. بۆ نمونە لە ساڵی 1963 کاتێک سەرباز بووم لە ناوچەی شەمزینانی جۆلەمێرگ لەسەر سنوور لە ڕووبارۆکی شەمزیناندا سەرباز بووم و لەسەر خاڵی سفری سنووردا بووم.
پشکنین ئەنجام دەدرا و منیش تێیدا بەشدار ببووم. بەهۆی بەزاندنی سنوورەوە لەلایەن پێشمەرگە هۆشداریمان پێدرا، بەڵام هیچ لە قسەی پێشمەرگەکان تێنەدەگەیشتم. ئەو کات لە یەکینەیەکەی ئێمە سەربازێکی خەڵکی ئارپاچای قارس هەبوو. کوتی دەتوانم قسە بکەم؟ لەگەڵ پێشمەرگەکان کەوتە قسە و بینیم لە قسەکردندا زۆر بە ئاسانی لە یەکتری تێدەگەن. ئەو کات لەوە تێگەیشتم ئێمە سنوورمان بەزاندووە. ئەو ساڵانە لە ئەنقەرە و لە زانکۆدا بڵاوکراوەکان دەیان کورد نییە، هەموو کەسێک تورکە و کورد لە یەکتری تێناگەن. کوردێکی لەم بەرەی چیا بۆ ئەو بەری چیا لە یەکتری تێناگەن. زمانی کوردی فشەیە و شتێک نییە بە ناوی زمانی کوردی. بەڵام لە ڕاستیدا کوردێکی خەڵکی بارزان بە ئاسانی لە کوردێکی خەڵکی ئارپاچای قارس لە یەکتری تێدەگەیشتن. لە نێوان هەردوو هەرێمەکەدا لانیکەم 600 بۆ 700 کیلومتر هەیە. هەرگیز ئەو بیرەوەریەم لەبیر ناچێتەوە. کاتێک کە سەرباز بووە لە ناوچە کوردیەکانە ئەوەی وەرگرتووە کە کورد نەتەوەیەکە لە ژێردەستی تورکیایە، زوڵمی زۆری لێکرێ، زمانی قەدەغەیە، کللتوری قەدەغەیە، ئەمانەی هەمووی لای خۆی کۆ کردوێتەوە و دوایەوەی کە وازی لە سەربازی هێنا و کەوتە ئیشکردن دەستی کرد بە بڵاوکردنەوەی فکری خۆی و هەروەها لە ڕێگەی ئەو کتێبانەوە کە نووسوێتی بەرگریەکی زۆری لە قەزیەی کورد و لە مەسەلەی کورد کردووە. ئەو کتێبی یەکەمی کە دەرئەکات بە حسابی خۆی وفعلەن واشە ئەو دیراسەیەکی ئەکادیمی کردووە، لێکۆڵینەوەیەکی ئەکادیمی کردووە لەسەر خێڵێک لەو خێڵانەی کە لە باکووری کوردستانەژین. دوایی کە لەسەر ئەمە تووشی گرتن و زیندان و ئەم شتانە ئابێتەوە، ئەو پرسیارەی لە دروست دەبێت ئەڵێ باشە بۆ سیستەمی زانستی لە وڵاتی ئێمەیە ناتوانێت زانستی بێ. ئەگەر بتوان زانستی وایە ئەوە ئەو واقعی کە هەیە وەکو خۆی ببینێ، بۆ ناتوانێت وەکو خۆی ببینێ. لەسەر ئەمە دەست ئاەتە زنجیرەیە کتێب لەسەر ئەوەی سیستەمی زانست لە تورکیایە چییە، خزمەتی چی ئایدۆلۆژیاگەکە، بۆ یعنی زوڵم لە دوورترین دوورگەی ئەفریقا ئەبینێ دیراسەی لەسەرەکە کەچی لە پەنال وتی خۆیەوە کورد کۆمەڵ کوژەکرێ نایبینێ. هەر لە شەستەکاندا یەکەمین لێکۆڵینەوە ئەنترۆپۆلۆژیەکانی خۆی ئەنجامداوە، ئەویش تایبەت بوو باخێڵی ئەلیکان کە کوردن. ساڵی 1960 کاتێک ئەم لێکۆڵینەوەی پێشکەش بە بەشی زانستە سیاسەکانی زانکۆی ئەنکەرا کرد، زۆر کەس ناڕازی و تووڕە بوون، بە تایبەتی کەمالیستەکان و ئەوانەی سوور بوون لەسەر ئەوەی تەنیا تورک لە تورکیادا هەیە. بوونی کورد ئینکار دەکرێت، زمانیان ئینکار دەکرێت و هەموو شتێکیان ئینکار دەکرێت. دەبێت مرۆڤ بۆ زانینی ئەمە تێبخۆشێت. لەوە هادۆخێکا پێویستە کورد نەتەوە پەرست بێ، پێویستە باش بزانرێت ناوەڕۆکی نەتەوە پەرستی کورد و نەتەوە پەرستی تورک و یان نەتەوە پەرستی کورد و نەتەوە پەرستی عەرەبەکان زۆر لە یەکتریەوە جیاوازن. بۆ نمونە نەتەوە پەرستی تورک لەسەر تواننەوەی کورد کار دەکات، نەتەوە پەرستی عەرەبیش وایە. لە نێو کووردا بوونی ناسنامە و خاوەنداریکردن لە کولتور و زمان نەتەوە پەرستیەکی باشە. بێشکچی وەک سۆسیۆلۆگێک بە درێژایی زیاتر لە نیو سەدا لە کۆمەڵگەی تورکیا و خۆرهەڵاتی ناوەڕاستدا خەریکی هەڵکۆڵین و داماڵینی ماسکەکان بووە. لای ئەو پشت و پەنای ڕاستی و تەنیا بەهای جێباوەڕ زانستە، بۆیە هیچ کات گرتن و لە کاردوورخستنەوە و تەنانەت هەڕەشەی کوشتن ویان لێ نەکردووە لە بیرۆڕاکانی پاشگەز بێتەوە. بابەتی کتێبەکانی ڕەخنەگرتنە لە ئایدۆلۆژیای فەرمی دەوڵەت، بە درۆخستنەوەی ئەو چەمکەیە کە بانگەشە بۆ ئەوە کات هەموو مێژوو لە تورکەوە دەست پێەکە. هەڵوەشاندنی ئیدیعای ئەوەیە زمانی تورکی دایکی هەموو زمانەکانە. ڕەتکردنەوەی سیاسەتی سەڕینەوەی کورد و ئەرمەن و ناتەوەکانی تری ناو تورکیایە. شیکردنەوە و مەحکومکردنی جینۆسایدەکانی دەوڵەتی تورکیە. بەشێکی زۆری کتێبەکانی تایبەتن بە دۆزی کورد کە بە درێژایی مێژووی دەوڵەتی نوێی تورکیا یەکێک بووە لە قەدەغەترین و مەترسیدارترین مژارەکان. ئەمەش جار لە دوای جار بێشکچی ڕوبەڕووی زیندانی کردوتەوە و حکمی زیاتر لە 100 ساڵ زیندانیکردنی بەسەردا دراوە.
کە 17 ساڵی تەمەنی بە فعلی لە گرتوخانە جیاجەکانی تورکیادا بەسەر بردووە. شەرافەدین کایای پارێزەر ئەڵێت لە یەکێک لە دانیشتنەکانی دادگاییکردنی بێشکچی، دادوەر بە بێشکچی ئەڵێت ئێمە بە بەڵگەی زانستی ئەڵێین کە گەلێک نییە بە ناوی کوردەوە. ئەو گەلەی تۆ باسییان ئەەکەی تورکی چیایین. ئەو کەسانەی تۆیان بە هەڵەیا بردووە جودا خوازن. پێویستە دان بە ڕاستیەکانە بنیت و پاشگەز بیتەوە. ئەو کات ئێمەش دەستبەردار تەبین. بێشکچی بە تووڕەییەوە بە داوەری وت داوەر کەسێکی زانیار نییە، تەنیا ئایدۆلۆژیای دەوڵەت پیادە دەکات. ئایدۆلۆژیای فەرمیش لەسەر بنەمای چەواشەکردن دروست بووە. لەو ئایدۆلۆژیایەدا ئەتوانرێت بە مس بوترێت ئاسن، چونکە نرخی زمان ون کراوە. بەڵام من وەک کەسێکی زانیار ناتوانم بە مس بڵێم ئاسن. من گەلی کوردم دروست نەکردووە. گەلی کورد هەیە و ئەژی. تێناگەم مرۆڤ چۆن ئەتوانێت حاشا لە بوونی گەلێک بکات کە بە بەرچاویەوە ئەژی. لە دوای ئەوە کە گیراوە حکم دراوە بۆ 12 ساڵ یەکەم جار، تەبعاً دوایی بە عەفواتێک بەر بووە کە هاتوۆتە دەرەوە دیسانەوە کتێبێکی تری نووسیوە، جارێکی تر گیراوە، حکم دراوە. دیسانەوە هاتوۆتە دەرەوە کتێبێکی تری نووسیوە یا دوو کتێبی تری نووسیوە. دیسانەوە بە درێژایی ژیانی ئەمە ئیشی بوو ئەم کابرایە، هەر وازی نەهێنا. ئەوەی جارێک بێشکچی ئەبینێت لە بیری ناچێتەوە. جگە لە هاوڕێ و خوێنکارانی سەردەمی زانکۆ، ساڵانی درێژی ناو زیندان وێنەی خۆڕاگری و هێزی ئەم پیاوەی لە لای سەدان کەسی تر جێهێشتووە. لە سەردانەکەی هەرێمی کوردستان لە یەکێک لە هۆتێلەکانی شاری هەولێر بە ڕێکەوت پارێزەرێکی کوردی باکوور ئەبینێ کە 15 ساڵ لەوبەر لە کاتی سەردانێکیدا بۆ زیندان بێشکچی بینیوە. كردستان 1700 ئەو لە ڕووی زانستیەوە بۆ ئەنجامە گەیشت کەوا کورد هەیە و کەیانێکی هەیە ڕۆشنبیری و زمان و کەلتور و ئەرزی خۆی هەیە، هەموو مافێکی هەیە. هەروە بڕای وایە کە لە سەرەت کورد هەمیشە مەقاومەتی کردەوە، هیچ وەخت نەتوانێت ژێر دەستی بێگانە. شارستانیە دێرینەکانی کوردستان و شوێنەوارەکانیان بەشێک بوون لە لێکۆڵینەوەکانی ئیسماعیل بێشکچی. ئەو کاتەی زاناکانی دەوڵەت بە پێی ئایدۆلۆژیای سەپێنرا و مێژووی میزۆپۆتامیا شێوێنن، ئەم بە بەڵگەی مێژووی و سەلماندنی زانستیەوە وەڵامیان ئەداتەوە. داوایان لێ ئەکات خۆیان ئازادکەن لەو وەهمە و دوور لە بانگەشەی کەمالیستەکان بە چاوێکی زانستی و بێلایەنەوە بڕوان نەڕاستیەکان. گەشتەکەی هەلێکی باش بوو تا لە نزیکەوە پاژماوەی ئەو شارستانیانە ببینێ کە لە دوورەوە خۆی لە خەڵکی ناوچەکە زیاتر پێیان ئاشنایە. شخصك وصل بما مهمة اشتركها بيت يكون روشنبير عالم سياسي دفاع ايش حق الكردات كت قالك بما مهمة ايرو قالك كيف ماتيا بيت العالشي دەبێژتن ئە سۆز و پەیمانێت خۆ نوت کەم کە بمینم سەربیر و باوەرێت خۆ و گەل خوداوەندێت.
İşte güneye gittiğimiz zaman arkadaşlar öyle değil, işte gayet güzel bir yönetim var. Üstelik ئێستا بۆ کوردەوە دەگوترێت کەوا کورد ملەتێکی دواکەوتون و بەرەو پێش نەچوونە و عەشایر و شێخ و سەیدن ناتوانن خۆیان بەڕێوە ببەن و پێویستە دەوڵەتێکی مۆدێرن ئەوان بەڕێوە بەرێت ئەوەش قسەی ئایدۆلۆژیای فەرمیە کاتێکیش دەچینە باشوور دەبینین هەموو ئەو شتانەی دەگوترێت وانە بەڕێوەبەرایەتیەکی زۆر باش هەیە خدا رحمه خوال شهید حلب چه و تمام شهید کرد و کردستان میکن gösterilmesi Foyavçı ve Bayram Bekir. normal bir hayat yaşıyordu. Farkında değillerdi. Sali Rabırdı Zavacı. Ama numuza cakın lava. هەردەم دەگوترێت لە کوردستاندا لە ساڵی 1970 لە هەڵەبجە 5,000 کورد کوژران بەڵام لە ساڵی 1970ەوە کورد بەچەکی کیمیایی دەکوژرێت کوشتنی کوردان ماوەیەکی درێژە بەردەوامە واتە کوشتن بەچەکی کیمیایی لە ساڵی 1970ەوە تاکو 1970 ژمارەی قوربانیەکان لە 5,000 زۆر زیاترە عەلی حەسەن مەجید چی دەگوت؟ دەیگوت کورد لە ڕێگەوە هەڵدەکێشین لەگەڵ ئەوەشدا کۆمەلگای نێودەوڵەتی کاردانەوەیەکی پێویستی ئەنجام نەدا Beşikçi ez her gav dibêjim vicdana mirovatiyê ye, namusa zaniyariyê ye, serbilindiya rewşenbîriyê ye. İsmail Pêşikçî lew piyawe gewraneyê ke mêjûyê Kurdşenazî pîhokat. Dikarim bêjim di Türkiye'de hatta naha insanekî aha fikri û ideolojik teorisyen dernek hetiye holê kekê İsmail çam mîna ku Francis Fanon teorisyenê şoreşa Cezayirê ye kekê İsmail jî teorisyenê şoreşa Kurdistanê ye. Ew zîndanyanê ke bi serî da birawe bîjmêrîn 99 salî helleber dozî Kurd berasî bi serî da sepawe. Min zor ştî lê fêr bûm tenanet lêreke îstibasiyan kirutiyan roşinbîranî Kurd ew kate basî dozî Kurd basî pirsgirêkî Kurdiyan nedekird ew basî dekird bi wişeyî Bakur, Başûr, Rojhelat emane li layên mamosta rastî kewte nav dem nûseran û ditonim bilim xelkî Kurd. gelek xelk roşnbîr, nûser, akadîmî عینی زڵمیان بینیوە کە لە کورد کراوە بەڵام لەناو هەمیانە یەک کەس ئەم خەڵبێستی هەبووە کە ئەویش ئیسماعیل بەشکچییە گروپێک ڕۆشنبیرانی کورد لە باکووری کوردستان و تورکیا ساڵی 2011 دامەزراوەیەکیان بە ناوی ئیسماعیل بێشکچی دروست کرد. ئامانجی دامەزراوەکە توێژینەوە و چالاکی کللتوریە. دامەزرێنەرەکان بریتی بوون لە ئیبراهیم گۆربوز، تەڵعەت ئیناج، ئیشاک تێپە و عەبدوڵڵا باران و خودی بێشکچیش وەک دامەزرێنەر و سەرۆکی فەخری. بنکەی سەرەکی وەقفەکە لە ئیستەمبوڵە. Beşikçi nezîkî 6 salava Portugana hemû kom kiriye berhev kiriye nezîkî 20,000 Portug heye 3,000 cilt kovar û rojname heye gelek belge bilgi arşiv dokümant heye gelek name heye vana me niha çareser kir binê vakfê da heftê ocağê vakıf ava bû destpêkê sernavê Beşikçî li kolîna pirtûxane çêbû va pirtûkana niha vê pirtûxanê de ew li kolîner îstîfade dike hemû dünyayê de li kolîner tên va pirtûkana da îstîfade dike ev koleksiyonekî pir dewlemend e li Tirkiyeyê koleksiyonekî Üstad Tune ye. Şerî İsmail Beşikçî legel Tirkiye li ser dû şite yek li ser zaniyariye zanistî شوارشەوە ئەوەدا لەسەر مەسەلەی کورد ئەو کە چاوی کردوەوەتەوە خوێندوێتی تورکیا ئینکاری وجودێتی کورد دەکات
ئەڵێ زمانی کوردی نییە وجودی کوردی نییە هیچ شتێک نییە لە تورکیا ناوی کوردن. Kürdistan hayali burada gömülüdür. Divî karîkatûrê de resmî ciyayê agirê ya gewre û agirî ya giçke beynê her duwan de mezarek gorek çêkirine û li ser nûsînek heye ew Kurdistana muhayyel lêre gorkiriye hatiye gorkirin. فرصتم بذاتي اسماعيل بيرشكسي ومتحف الجامعات في كردستان للثروة الساماني هم سلطان عثمانية كان بنا الاختراع للثروة الساماني همو او كونسبسيونا بروسياني ديمقراطي لتركيا بقيمة كا جيانيا وبياوان همو يخصنا الزندانوا وبقيمة ترى لهمو او مفهوماني ديمقراسي كتاكو يستعواز لجياني او بياوانا هلن لە هەرجێکی کوردستان بین بێشکچی بەو پەڕی خۆشەویستیەوە باوەشی بۆ کراوەتەوە هەمووان شانازی بەم مرۆڤە و بە هەڵوێستەکانیەوەکەین بەڵام ئایا کاتی ئەوە نەهاتووە ڕێزی کورد بۆ بێشکچی لە سیمبولەوە بگوێزرێتەوە بۆ ئاستێکی قوڵتر بێگومان بێشکچی ڕەمزێکی گەورەیە نەک هەر بۆ ئێمە بە تەسەوری من بۆ هەموو مرۆڤایەتی چونکە کەسێک کە ئەوەنە خاوەن ویجدان و ئەمەنە خاوەن مەبدە بێ ئەوەنە ئازادی خواز بێ و ئەوەنە مرۆڤ دۆست بێ بێگومان ڕەمزە بۆ هەموو مرۆڤاتی بەڵام بۆ ئێمەی کورد لە هەموو کەسێ زیاتر ئێمە هەر ئەمەی ئەبینین بەداخەوە بێشکچی نووسەر و ئەکادمی و مفەکر نابینین لە کاتێکە ئەمای دووەمیان زۆر گەورەترە لەوەی یەکەمیان من پێم وایە کورد دەبوو یەک کاری کردایە وەکو چۆنیستە ئێمە خۆمان پەنابەرین لە وڵاتانی دەرەوە سیتیزنیان پێداوین من پێم وایە بێ سیتیزنێکی کوردی بدرێت بە مامۆستا چونکە بەڕاستی خزمەتێکی یەکجار زۆری بە دەتەوەی کورد کردی پێش هەموو شتێجارێ بێ هەموو کتێبەکانی وەرجێڕینە سەر زمانی کوردی یعنی یەکەم شت ئەبێ خوێنەری ئێمە خەڵکی ئێمە شارەزا بێ بەوەی کە بێشکچی چی کردووە چی وتووە ئەمە هەنگاوی یەکەمە هەنگاوی دووهەم بە تەسەوری من زانکۆکانە ئەکرێت ئەنێ زانکۆکانە لە بەشی زانستە سیاسیەکان و زانستە مرۆڤایەتیەکانە ئەکرێ ئەم کتێبانە دابنرێن وەکو ئەو سەرچاوانەی کە پێویستە خوێندکارەکان بیخوێننەوە Ezanım Kürdistan çebe, azayı ala vebe, Eddaye ittifakı vebe, ezanım Kürdistan çebe. Ezanım Kürdistan çebe, azayı ala vebe, Eddaye ittifakı vebe, ezanım Kürdistan çebe. Ezanım Kürdistan çebe, azayı ala vebe, Aşit ittifaka ve be zanım Kürdistan çebe Ezanım Kürdistan çebe Tave kelame ve be Cave aleme leve Ezanım Kürdistan çebe Ezanım Kürdistan çebe Tave kelama ve be Cave aleme